بسم الله الرحمن الرحيم. من جاء بالحسنة فله خير منها وهم من فزع يومئذ آمنون. ومن جاء بالسيئة فكبت وجوههم في النار هل تجزون إلا ما كنتم تعملون. إنما أمرت أن أعبد رب هذه البلدة الذي حرمها وأمرت أن أكون من المسلمين وأن أتلو فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فقل إنما أنا من ومن ضل فقل إنما أنا من المنذرين. وقل الحمد لله وقل الحمد لله سيريكم آياته فتعرفونها وما ربك بغافل عما
ئێستاش گوێبیستی وتەی لقی سلێمانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری دەبین کە پێشکەش دەکرێت لەلایەن مامۆستا دکتۆر زانا محەممەد ئەمین بەڕێوەبەری لقی سلێمانی با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين مامۆسایانی بەقەدر و فێرخوازان و دۆستانی قورئانی پیرۆز، میوانە بەڕێزەکانی کۆڕ و ئاهەنگی مۆڵەتنامەی ڕیوایەت و قیراتە جۆر بە جۆرەکانی قورئان، خوشکان و برانی ئامادەبوو، ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. لە ناخی دڵمانەوە بۆ پەڕی خۆشحاڵیەوە بە خێراتنی جەنابتان دەکەین بۆ دەیەمین ئاهەنگی ساڵانەی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی سلێمانی، تایبەت بە مۆڵەت پێدانی قورئانی پیرۆز بە ڕیوایەت و قیراتە جیاوازەکان بۆ پۆلێکی تر لە خوشکان و برایانمان لە فێرخوازانی لقەکەمان. داواکارین لە خوای گەورە هاتن و ئامادەبوونتان لەم کۆڕە ئیمانیەدا بەخێر بگێڕێ و بیکاتە تەرازوی چاکەکانتانەوە و بە باشترین شێوە پاراشتان بداتەوە. سپاسی خوای گەورە دەکەین لەسەر گشت نیعمەتەکانی بە تایبەت بۆ ئەو بەخشە گەورەی کە ئێمەی بە خزمەتکاری قورئانی پیرۆز قبوڵ فەرمووە و سەرقاڵی کردوین بە وتەکانی خۆیەوە. پاشان سپاس بۆ مامۆستاکانمان کە ساڵانێکی دوور و درێژ و بێماندوو بوون لە خزمەتیاندا بووین تا ئێمەیان گەیان بەم ڕۆژە. سپاس بۆ هەڵسوونەران و ئیداری سەرجەم بنکەکانی دەستگای نووری حیکمە لە لقی سلێمانی و لە بازنەکانی کە ئەم دۆخیان بۆ ئێمە فەراهەم هێناوە کە بتوانین خزمەتکاری قورئان بین. سپاس بۆ خێرخوازان و هاوکارانمان ئەو سەربازەونانەی کە بە سامانەکەیان وەک قەڵا لە پشت ئەم پرۆژەیە وەستاون، بە دڵنیاییەوە ئەگەر پشتیوانی ئەوان نەبوایە ئەم پرۆژە نەدەگەیشتە ئەم ڕۆژە و نەدەگەیشتە ئەم ئاسی ئێستا. ئێمە حەزمان دەکرد یەک بێک ناوی ئەو خێرخواز و ئەو سپۆنسەرە بەڕێزانە بێنین کە بەردەوام لە پشتی ئەم پرۆژەی ئێمەوەن، بەڵام لەبەر زۆری ناوەکانیان و لەبەرەوەی خۆیان ڕازینین بۆی ناویان بهێنرێ لێرە ئیکتیفاکن بەس بەوەی کە دوعای خێریان بۆکەین. و هەروەها سپاس بۆ دەستگا ئەمنیەکان و دەستگای پۆلیس و ئاسایش کە بەردەوام هاوکارمانن بۆ پاراستنی ئەمنیەتمان و ئەمڕۆژ تەشریفیان هێنا و لێرە عەزیەتیان کێشاوە بۆ پاراستنی ئەمنیەتی هۆڵەکە و هاوکارێکی زۆرمانن لە لق و لە بنکەکانمان کار ئاسانیمان بۆکەن. سپاس بۆ بەڕێز وەزیری ڕۆشنبیری بۆ ئەو لوتفەی نواندی کە ئەو هۆڵەی بۆ دابین کردین ئەمڕۆ ئەم ئاهەنگەی تیا بژێڕین، دیسان سپاس یەکەین. سپاس بۆ خوشکی بەڕێزمان مامۆستا بەدریە کە لە ڕێگەی ئەوە هۆڵەکە وەرگیرا و ماندوو بوو، و سپاس بۆ بەڕێوەبەر و ئیدارەی هۆڵی هونەر و تەلاری هونەر کە ئەوانش بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵمان و بە ڕەحابەتی سەدرەوە لەگەڵمان هەڵسوکەوتیان کرد. سپاس بۆ سپۆنسەرە سەرەکیەکانی ئەم ئاهەنگە بە تایبەت کاک حاجی عەبدولجەبار ڕۆستەم خاوەنی کۆمپانیای چرای مەکە و مەدینە کە 2 عومری بۆ مامۆستایان و قوتابیانی مۆڵەتدەر و مۆڵەت پێدرا و تەرخان کردووە، و هەروەها کاک حاجی ئامانج خاوەنی کۆمپانیای پارێزان عومرەیەکی دابین کردووە، و هەروەها کاک حاجی لوقمانش خاوەنی کۆمپانیای نەوەکانی سەلاحەدین عومرەیەکی دابین کردووە، و هەروەها مامۆستا عەبدولکەریم دارتاژیش عومرەیەکی کۆمپانیای شەنی ترافڵش عومرەیەکی دابین کردووە. دوعای خێریان بۆ بکەین، داواکارین لە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیان زیاد کات و بەرەکەت بخاتە سامانەکانەوە. سپاس بۆ لیژنەی ئامادەکاری ئاهەنگ، ئەو خوشک و برایانەی کە ماندوو نەناسانە مانگ و نیوێکە خەریکی سازکردنی ئەمە ئاهەنگان لە دیزاین و دروستکردنی شەهادە و لە هەموو کارەکانی تری ئەمە ئاهەنگە تا بتوانین لە ئێسادا ئێمە کۆبین و ئاهەنگەکەمان بەڕێ بکەین کە پێم خۆشە لێرە بە تایبەتی ئاماژە بە مامۆستای بەڕێز مامۆستا عەلی عوسمان بکەم کە زۆر ماندوو بوو و خوشکی بەڕێزمان ئەندازیار دادە ئیلهام ئەوی زۆر ماندوو بوو لە ئامادەکردنی ئاهەنگەکەدا. سپاس بۆ سەرجەم و خوشک و برانەی کە بە یەک و شەش بێت ڕۆژێک لە ڕۆژان لەم پرۆژەیە ڕۆڵیان هەبووە و خزمەتیان کردووە و خشتێک بوون لە خشتەکانی ئەم دەستگا پیرۆزەی ئێمە. سپاس بۆ جەنابیشتان ئامادەوان و ڕێز کە ئەمڕۆ ئامادەن و عەزەتتان کێشاوە. بەڕێزان، لقی سلێمانی دەستگای نووری حیکمە لە ساڵی 2009 دامەزرا و هەر لەو کاتەوە هەتا ئێستا بۆتە قەڵایەکی بانگەوازی ئیسلامی و قوتابخانەیەکی کاریگەر لە بواری زانستەکانی قورئان و قیرائات. لەو ماوەیەدا هەزاران کەس لە هەردوو ڕەگەز
و لە هەموو تەمەن و ئاسەکان لی سودمەند بوون لە سنووری شاری سلێمانی و دەوروبەری. لەبەر زۆری داواکاری لە سەری و نەبوونی جێگای پێویست لە ئێستادا ئێمە دوو بنکەی ترمان هەیە لە گەڕەکی سێتوان و لە گەڕەکی بەکرەجۆ. سپاسی خوا دەکەین لە لەقەکەمان زیاد لە 1000 کەس مۆڵەتی قیرائەت و ڕیوایەتە جیاوازەکانی وەرگرتووە و بەشێکی زۆر لەو خوشک و برایانەش ئێستا لە سنتەر و بنکەکانی تر خزمەت دەکەن جگە لە دەستگای نووری حیکما. میوانانی بەڕێز، ئێمە لە لەقی سلێمانی دەستگای نووری حیکما هاوتەریب لەگەڵ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز هەوڵمانداوە گرنگیەکی باشیش بە بواری پەروەردە و تێگەیشتن لە واتاو مەبەستەکانی قورئان و فەرموودە و سەرجەم زانستە شەرعیەکان و پێگەیاندنی منداڵ و نۆجەوانان و گەنجانیش بدەین. لێرەدا ئاماژەیەکی خێرا بە هەندێک لە کار و چالاکیەکانی ئەم ساڵی 2021 دەکەین لەو بوارانەی کە باسمان کرد. لە ئێستادا ژمارەی فێرخوازانی بەشی فێرکردنمان 2450 فێرخوازە لە هەردوو ڕەگەز و لە وەرزی هاوین و پشوەکاندا سپاس بۆخوا ئەو ژمارەیە لە دوو ئەوەندە نزیک دەبێتەوە. ژمارەی فێرخوازانی بەشی لەبەرکردنمان 250 فێرخوازە و لە ئەنجامدانی 8 خێوەتگەی پەروەردەیی و بەشداریکردنی 270 لە خوشکان و لە برایان گەنج تێیدا. کردنەوەی خولی سەلاحەدین ئەیوبی بۆ زانستە شەرعیەکان و بەشداریکردنی 210 گەنجی کوڕ بە دوو وەژبە. کردنەوەی زنجیرە خولی پێگەیاندنی گەنجان بۆ کچان و بەشداریکردنی 65 گەنج بە دوو وەژبە. کردنەوەی ئەکادیمیای زانستە شەرعیەکان بۆ کچان و بەشداریکردنی 60 گەنجی کچ بە دوو وەژبە. و تا ئێستاش ئەو ئەکادیمیایە بەردەوامە. کردنەوەی خولی تەفسیر و تەدەبور و زانستە شەرعیەکان بۆ مامۆستایان، ئەنجامدانی 28 کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و سیمپۆزیەم لە بوارە جیاجیەکانی پەروەردە و پێگەیاندندا و بەشداری پێکردنی پسپۆڕانی دەرەوەی دەستگا بە مەبەستی بەرزکردنەوەی ئاسی مامۆستایان و فێرخوازانمان، ئەنجامدانی 25 بەهارە گەشت و گەشتی تەرفیهی بۆ فێرخوازان، کردنەوەی 23 خولی زانستی تەجوید، کردنەوەی 44 خولی قاعدەی نورانی بۆ ناسین و چۆنێتی دەربڕینی پیتەکانی قورئان، ئەنجامدانی چەندین چالاکی هاوبەش لەگەڵ ڕێکخراوە هاوبەشەکان و هاو ئامانجەکانمان. ئەم مناسبەیەش کە ئەمڕۆ ئێمەی کۆ کردوتەوە یەکێکی ترە لە چالاکی هەرە دیار و بەرجەستەکانی لەبەرچاوەکانی لقەکەمان کە بریتە لە ئاهەنگی دەرچوون و مۆڵەت وەرگرتنی قیرائەتی قورئان بە ڕشتەی پەیوەست لە قیرائەتە جۆر بە جۆرەکاندا بەو شێوەی کە لە پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وەسەلام وەرگیراوە. ئەمڕۆ ئێمە لێرە لەبەر گرنگی بابەتەکە ئاهەنگ دەگێڕین کە پەیوەندی بە وتەی خوای پەروەردگارەوە هەیە. ئەمڕۆ دەستگاکەمان پۆلێکی تر لە مامۆستایانی قورئان پێشکەش بە کۆمەڵگای کوردەواری و شاری سلێمانی دەکات. ئەمڕۆ 59 مامۆستای مۆڵەتدەر مۆڵەتی قیرائە دەبەخشن بە 147 مامۆستا کە هەرێکیان لە ڕیوایەتێک یان زیاتر لە ڕیوایەتێک مۆڵەت وەرەگرن. جێگەی باسە ئەو خوشکوبرانەی ئەمڕۆ مۆڵەت وەردەگرن لە هەردوو ڕەگەزن و لە هەموو ئاسەکاندان و بچووکترین فێرخوازیان تەمەنی 13 ساڵە و بە تەمەنترینیشان 75 ساڵ تەمەنیەتی. سپاس بۆخوا لە ئێستادا زۆرینەی خوشکانمان لە لای مامۆستای ئافرەدوانە دەخوێنن بەهۆی ئەوەی خوشکێکی زۆرمان بۆ پێگەیشتووە و خۆیان خاوەنی سەنەدی قیرائەن. تەنها کەمینەیەک نەبێت لەلایەن برایان ماونەتەوە و قورئان دەخوێنن، ئەویش لەبەر سێ هۆکارە: یان ئەو خوشکە مەحرەمی مامۆستاکەیەتی، یان قیرائەت و ڕیوایەتێکی لەلای خوێنێ کە لەلای خوشکان دەست ناکەوێت، یاخود قوتابیەکی کۆنە و لەلای ماوەتەوە و پێویست بۆ پێی تەواو بکات. لەبەرەوە الحەمدولillah ئیکتیفای ذاتیمان هەیە، خوشکان بۆ خۆیان دەتوانن هەموو وانەکان بڵێنەوە. لە کۆتاییدا پیرۆزبایی لە یەک بەیەکی مۆڵەت وەرگرانەکەین و دەستخۆشی لە مامۆستایانی مۆڵەت دەرەکەین و بە خێراتنی جەنابیشتانەکەین. یاخوا بەخێر بێن سەرچاومان هاتن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەڕێزان، بڕگەیەکی دیکەمان بریتیە لە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە ڕیوایەتی شوعبە لەلایەن مامۆستا محەممەد خاڵ با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد أنزلنا إليكم آيات مبينات ولقد أنزلنا إليكم آيات مبينات
ومثلا من الذين خلوا من قبلكم وموعظة للمتقين. الله نور السماوات والأرض، مثل نوره كمشكاة فيها مصباح، المصباح في زجاجة، الزجاجة كأنها كوكب دري توقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية، يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار، نور على نور، يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال، رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة، يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار، ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله، والله يرزق من يشاء بغير حساب. بەڕێزان ئێستا بینەری دوو چالاکی خونچە گوڵەکانی حکمە دەبن کە دەبێتە جێگای دڵخۆشی هەموو لایەکمان، کە چالاکی یەکەم بریتیە لە خوێندنی سوورەتی ئەلعەلەق لەلایەن کۆمەڵێک خونچە گوڵی حکمە. با بفەرمون. اقرأ باسم ربك الذي خلق
هذا النور شفاء صدور فاض وعطر كل لسان وهنا حلقات الصديق مصطفى مصطفى منبع للصفا سيد الأنبياء مشعل في الوفا كان في عطفه لليتامى دفا مصطفى مصطفى منبع للصفا سيد الأنبياء مشعل في الوفا كان في عطفه لليتامى دفا حن قلبي له فاض شوقا إليه ليس أرجو سوى شربة من يديه الصلاة عليه والسلام عليه للسماء ارتقى فأتى بالنقى وغدا وجهه نيرا مشرقا كان من عفوه حين حان اللقاء قال فلتذهبوا أنتم الطلقاء مصطفى مصطفى منبع للصفا سيد الأنبياء مشعل في الوفا كان في عطفه لليتامى دفاع بەڕێزان وەک نەریتی ئاهەنگی ساڵانەی مۆڵەت پێدان ئاهەنگ هەڵدەسێ بە پێشکەشکردنی خەڵاتی ساڵ بە کەسایەتیەک کە لە سنووری شاری سلێمانی خزمەتی بە قورئانی پیرۆز کردووە. بۆ ئەم ساڵ مامۆستای بەڕێز مامۆستا سامیە منیر ئیلوش دیاری کراوە بۆ وەرگرتنی ئەو خەڵاتە. والآن فلتتفضل الأستاذة سامية منير إيلوش لاستلام جائزة مؤسسة نور الحكمة السنوية لشخصية العام. وليتفضل شيخنا العزيز شيخنا الكريم الشيخ إبراهيم فاضل المشهداني لتقديم الجائزة للشيخة سامية منير فليتفضل. ژیاننامەی مامۆستا سامیە ناوی تەواوی سامیە منیر مستەفا ئیلوشە. لەدایکبووی ساڵی 1958 میلادیە لە شاری دیمەشق لەدایک بووە. لە ژینگە و خێزانێکی ئیسلام پەروەر و پابەندە پەروەردە بووە. خوێندنی دواناوەندی لە دیمەشق تەواو کردووە. پاشان پەیمانگای پێگەیاندنی مامۆستایانی بە پلەی نایاب تەواو کردووە. خێزاندارە و دوو کچ و یەک کوڕی هەیە. زانستە شەرعەکانی لای زانایان خوێندووە. لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا قورئانی پیرۆزی لەبەر کردووە و لەلایەن شێخی قیراءات محیەدین الکوردی هەڵسەنگاندنی خوێندنەوە و لەبەرکردنی بۆ کراوە. لە ساڵی 2000 زاینی مۆڵەتی قیرائی وەرگرتووە. هەر لەو کاتەوە سەرقاڵ بووە بەوانەوتنەوە فێرکردنی قورئان لە ماڵەکەی خۆیدا و لە هەندێک لە مزگەوتەکانی دیمەشق. لە ساڵی 2013 هاتوۆتە کوردستان و لە شاری سلێمانی جێگیر بووە. لەگەڵ گەیشتنی بە شاری سلێمانی پەیوەندی دەکات بە لقی سلێمانی دەستگای نوری حیکمەوە و وەک مامۆستا دەست بەکار بووە لە بواری فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز و یەکێکە لە مۆڵەتدەر و مامۆستا چالاکانی لقەکەمان. لە هەمان کادا لە چەندین بنکەی تریش وانە دەڵێتەوە. لەبەر چالاکی مامۆستا سامیە و ئەو خزمەتە بەرچاوەی کە بەڕێزیان پێشکەشیان کردووە بە بواری قیراءات لە سنووری شاری سلێمانی لەلایەن لقی سلێمانی دەستگای نوری حیکمە وەک کەسایەتی ساڵ هەڵبژێدرا لەو بوارەدا و ئەمڕۆ خەڵاتی ساڵی ئەهلی قورئانی پێشکەش دەکرێت. هیوای سەرکەوتن بۆ مامۆستا سامیە دەخوازین و داواکارین لە خوای گەورە تەمەندرێژی بکات بۆ زیاتر خزمەتکردنی قورئانی پیرۆز. زۆر سوپاس بۆ هەمووی.
السلام عليكم ورحمة الله وبركاته، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أتقدم بالشكر لله تعالى الذي وفقني ويسر أمري لمتابعة مسيرتي في القرآن الكريم، والذي أنار دربي للوصول إلى مركز نور الحكمة الذي وجدت فيه كل التقدير والمحبة والطمأنينة، فجزاكم الله عني كل خير. لا يسعني إلا أن أشكر إدارة مركز نور الحكمة، وأن أشكر كل من قام وقدم واهتم بهذا الحفل، وكل من وضع بصمة خير في مركز نور الحكمة وباقي المراكز، فجزاكم الله عني كل خير. أحبائي، إن القرآن الكريم يشفع ويرفع وينفع، اللهم اجعله شفيعنا يوم العرض عليه. اللهم يا رب ارفع قدركم وزد علمكم وانفعنا به في الدنيا والآخرة يا رب العالمين. يقول الله تعالى: إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا. والحمد لله رب العالمين. زادكم الله علما ونورا وتقدما، وبارك الله فيكم، وأشكر جهودكم، وبالشكر تدوم النعم. والصلاة والسلام على سيدنا نبينا محمد، والسلام عليكم. بسم الله الرحمن الرحيم. بارك الرحمن في أهل القرآن وجزاهم غرفات في الجنان، وسقاهم ربنا من حوضه شربة ترويهم طول الزمان. ها هي الحكمة تدعو شيخها في اجتماع سر في نور المعان، ومدير القوم زانا سرنا ودعانا في احتفال للقرآن، ودياري سرنا في صبره علم الناس علوما بالبيان. الفضل لله تبارك وتعالى ولدكتور دياري ودلير أبو سعيد في السليمانية، فاعرفوا لهم فضلهم. ثم إسماعيل من أتباعهم، وعلي وهو لا يرضى الهوان، ثم شازاد أمين عندهم، عمر نجم مع الدين المصان، وشنو هاي ماتت رحمة الله عليها، وعبد للصمد هو في المركز فخر في الزمان، ونساء مبدعات عندهم قمن في تعليم آيات القرآن، ثم ياسين مع أصحابه يرفدون الجمع في هذا الحنان. أشرق النور ومن حكمتنا سارع القوم إلى السبع المثان، والقراءات زهت أسواقها عند كردستان في دار الأمان. رب وفقهم لأرباب الهدى، واشرح الصدر إلى تلك المعان، واجمع الشمل بلطف واسع كي يعيش القوم في أمن اطمئنان. رب واهد القوم شرعا واضحا لإمام الرسل من إنس وجان، ولقد جئت إليهم ساعيا ليفوز القوم مني بالتهان. والسلام عليكم ورحمة الله. خۆی گەورە پاداشی بە خێران باتەوە. بەڕێزان، ئێستاش ماوەسایانی مۆڵەتدەر و خوێندکارانی مۆڵەت پێدراو با بفەرمونون بۆ سەر ستەیج. ئامادەوانی بەڕێز لە هەمان کاتدا گوێبیستی وتەی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەزگای نوری حکمە دەبین، با بفەرمێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایانی قەدر گران، ئامادەبوانی خۆشەویست، برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە قورئانی پیرۆز گەورەترین ڕەحمەتە لەلایەن پەروەردگار
هەب لە بۆ بەشەریەتی ڕەوانە کردیە وەکو لە سوورەتی الرحمن كاتكوا دفرمي بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. شيخ مفسرين إمام طبري رحمة خواه لبي لتفسيري أو آتدا دفرمي الرحمن أيها الناس برحمته علمكم القرآن. كواتا أو ذاتي كوا الرحمن خاوني أو رحمة فراوانية برحمتكي خوي ايوي فيري قرآني بيروس كردية إن زال دواي أو دفرمي خلق الإنسان علمه البيان. واتي كم رحمة كباز دكات لو سورة بريتيا لفير كردني قرآني بيروز إن زاد واتر باز لخلق إنسان دكا وباز لو صفدي إنسان دكات كوا بريتيا لعلمه البيان ديارا أو صفتي كوا إنسان جيا كرايتو لقل باقي جان لبراني تر كوا خواي قور تواناي بياني بيبخشيا تواناي دربريني بيبخشيا تاوكو مقابلكي تيبقيني. إمام بيضاوي رحمة خواه لبي لتفسير وآياتدا دفرمي حكمت لوي كي كم زار خواي قورا باز لتعليم قرآن دكا إن زا باز لخلق إنسان دكا أو إنساني كوا خواي قورا الريزي لنا بوي كوا فيري بيان ودربريني كرديا تفرمي وإشارته لبوي كوا تاكترين شد كأو إنسانا كخواي قورا خلقي كرديا فيري تعبير كردني كرديا باشترين شد كوا أو إنسان دري ببري تعبيري بكاو بيجيني لو برامبر بريتي لقرآن بيروس أو قرآني كخواي قورا فيري كرديا ديارا أو بشريتا كاتك ودور دكوتوا لقرآن بيروز توشي تندين درد سريد بي گرفتاري تندين چێشە دەبی لە بەرامبەردا رب العالمين دفرمي يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. سبحان الله وكو دكتورك كاتك وانا خوشك دسيت لاي يكم زار آموشگاری دەکا ئەو شتانێکەوە بوویتە هۆکار لە بۆ ئەوەی ئەو نەخۆشەی توش بێ ئامۆژگاری دەکا لەو شتانە دوور کەوتەوە لەوێ قورئانی پیرۆز یەکەم جار مەوعیزەیە. پاشان دکتۆر ئەوجا عیلاجی لۆ دادەنێ خوای گەورەش دەفەرمی شیفایە لە بۆ هەموو دەردەکانی ئینسان لە شوبهات و لە شەهەوات. و هەروها ئینجا دکتۆر لە دوای عیلاج نەخشەڕێگای لۆ دادەنێ تاوەکو جارێکی تر تووشی گرفت و مەشاکل نەبی خوای گەورەش دەفەرمی هیدایەت و ڕەحمەتە لەلایەن الله تعالی. لۆی بەڕێزان ئێمە لە دەستگای نووری حیکمە لە ژێر دروشمی كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون هەوڵ دەدەین تاکێک پەروەردە بکەین کەوا بە مانای کەلیمە ڕەبانی بی تەنسیب و ئینتیمای لە بۆ دینی ڕەب العالەمین بی خاوەن صفاتێک بی کە لەو ئاەتە و لە دوو ئاەتەکەی تری سوورەتی ئەلمائیدە وەرگیرایەکەوە باز لە ڕەبانی دەکا إنا أنزلنا التوراة فيها هدى والنور يحكم بها النبيون الذين أسلموا للذين هادوا والربانيون والأحبار. وهل ولا أتكيتريش دفرمي لولا ينهاهم الربانيون والأحبار كواتا لمزموعي أو سيئاتا ما بست ما نكسانك پروردبي كوا رباني بمعنى كلمة أو بري إخلاص دل صوزيها بلا انتماء لبور دين رب العالمين. وهروها بما كنتم تعلمون بما كنتم تعلمون كبهورد قراءات هاتية كسيك بي شارزايها ببرامبر بكتاب خواهي قورة سبحانه وتعالى شارزايها ببرامبر بخوين نوي شارزايها ببرامبر بماناكي. وهروها كسيك بي
هەم بەخۆی فێربی هەم وەتوعەلیمون خەڵکانیش فێر بکە هەم تەدریسی بکە ماناکەی بزانی و هەروها کەسێک بی وەکو لە دوو ئاەتەکەی تری سوورەتی ئەلمائیدە کاری پێ بکە هەم لەسەر خۆی هەم لەسەر دەوروبەری خۆی کەسێک بی لەولا ينهاهم الربانيون والأحبار کەسێکی ئیجابی بی لەناو کۆمەلگا وەکو بەردی بنگۆم کەسێکی بێمەوقیف و بێ هەڵوێست نەبی کەسێک بی بڵێ بە خراپە ئەوە خراپەیە و بە چاکەش ئەوە چاکەیە و هەروەها یارمەتی دەری چاکەکاران بی و هەروەها هەوڵ بدا خراپە نەهێڵی ئیتر ئەوە کاری ئێمەیە و هەوڵی لۆت دەین و لەخوای گەورە داواکارین پاڵپشتمان بیتن لە بۆ پەروەردەکردنی کەسانێکی ڕەبانی خەیڕکم من تعلم القورآن وعلمه خوای گەورە ئەو خەیرەتە بە هەموو لایەکمان ببەخشی و هەروها لە ڕوانگەی الدین النەصیحە ئامۆژگاریم لە بۆ خوشک و برایانم ئەوانەی کەوە خەریکی ئیجازاتی قورئانین چ موجیزەکان چ موجازەکان وەکو بە بیرهێنانەوەیەک ئەوەلاً لە بۆ خۆم ئەو زادوایە لە بۆ ئەوانیش بەڵێ ئەو کارێ ئێوە دەیکەن کارێکی زۆر پیرۆزە کەوا بەو شێوەی قورئان دەخینەوە کەما ئونزیل علی رسول الله صلی الله عليه وسلم و هەروها داخلی سەنەدێک دەبن کەوا دەگاتەوە رسول الله صلی الله عليه وسلم لەویشەوە لە بۆ جبریل عليه السلام لە بۆ رب العزة جل جلاله شەڕەفێکی گەورەیە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەش پێویستە بزانین هەموو واجبمان بەرامبەر بە قورئانی پیرۆز تەنها ئەوە نییە ئەوە بەشێکە و زۆریش گرنگە و زۆریش پیرۆزە بەڵام لەگەڵ ئەوەش تێگەیشتنی قورئانی پیرۆز كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب تدبر كردن تيجيشتن لقرآن بيروس أو شكا لا واجبات سرشان من برامبر بقرآن بيروس وهروها كاربي كردن بقرآن بيروس هروكو إقامي حروف كاني دكي هر حرفك هر بيتك بيويستا لمخرجي خوي ولا درسي خوي دربسيو حق مستحق خوي بديه بهمان شيوا إقامي حدود كان قرآن بيروزيش واجبي سرشان مانا وهروها دعوة بانقواز كردن بو قرآنش أويشيان هر واجبي سرشان مانا لخواي قورد باريمو لو كسان بين كوا خواي قورد بأهلي خوي بماجميري دوباره دستخوشي للقي سليماني دكم كبراستي جيغاي فخر الشانازين لبو دزگاه كمان خواي قورد ليان قبول بك خواي قورد إخلاص بهمولا أكمان ببخشي وخواي گەورە بەردەوامیان بکاتن لەو کارە پیرۆزانەیان لەسەری بەردەوام بن هەتا وەکو ئەمانەتی ڕوحمان تەسلیمی پەروەردگار دەکەین و ئینجا لەوێن دەرێش شاد بینەوە بە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و شەفاعەتی قورئانی پیرۆز بەخۆیان و هەموو هاوکارانیان وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم على الكفار رحماء بينهم على الكفار رحماء بينهم والذين معه أشداء على الكفار رحماء بينهم على الكفار رحماء بينهم والذين معه أشداء على الكفار رحماء بينهم أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا
تراهم ركعا سجدا تريهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود سيماهم في وجوههم من أثر السجود سيماهم في وجوههم من أثر السجود من أثر السجود سيماهم في وجوههم من أثر السجود من أثر السجود ذلك مثلهم في التوراة 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 ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه ذلك مثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه فآزره فاستغلظ فاستوى على سوقه فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما أنا القرآن أدبني أنا القرآن نقاني أنا القرآن أدبني أنا القرآن نقاني أنا القرآن يسري في شراييني ووجداني أنا نبت بحفاظ جليل القدر والشان لهم نور يعانقهم شمس أزماني نجوم في هدايتهم منار لكل حيران لطاف في تعاملهم كمثل
مثل الورد صنواني تعالت في الدنا أيدي لهم زرع بأوطاني لهم غرس بفردوس رعاه. خۆشەویستان و بەڕێزان، ئێستاش ئەو قوتابێ بەڕێزانەی مۆڵەتی قورئان خوێندنیان وەرگرتووە ئەم بەڵێننامەیە لەگەڵ مندا ئەڵێنەوە ئینشاءالله با بفەرمون. ئەوەی من ئەیڵێمەوە لە دوامەوە بێڵێنەوە. بە ناوی خوای گەورەی میهرەبان بەڵێن دەدەم بە خوای گەورە کە گوێڕایەڵی ئامۆژگاریەکانی مامۆستاکەم بم. لە پابەندبوونم بە ئاکار و ڕەوشتە قورئانیەکان پارێزەری ئەو ڕشتە نەپچڕاوە بم کە بە ئەمانەتەوە وەرم گرتووە. پابەند دەبم بەو ڕێکارانەوە کە مۆڵەتم لەسەر وەرگرتووە. بە پێی توانا بەردەوام دەبم لەسەر گەیاندنی و فێرکردنی هەر کەسێک کە بیەوێت. خوای گەورە شاهیدە لەسەر پاراستنی ئەم بەڵێننامەیە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئەمە دەبانی بەڕێز ئەو دوو شوشەیە کە ناوەکانی تێدایە دوو بەجیادانراوە. یەکیان ناوی خوشکانی مۆڵەت دەر و مۆڵەت پێدراوی تێدایە، ئەوی دیکەیان مامۆستانی بەڕێز پیاوان مۆڵەت پێدەر و مۆڵەت پێدراوی تێدایە ناوەکانیان. پیرۆزە وریە حەمید حسین پیرۆزی بێ سەفەرێکی عەمرە. بالای تۆ بێت پیرۆزە صبیحە مەجید صالح. پیرۆزە سەنا ئامانج نەجمەدین. نحو بيت الله خذني أثبت الأخلاق. پیرۆزە دڵشاد ئەنوەر ڕەسوڵ. بيان محمد عبد الكريم. رعاه المنعم الحاني أيا حفاظ يا جيلا تسامت فيه أوزاني ستشرق شمسنا يوم
وعلى في الورى شاني أنا القرآن أدبني أنا القرآن نقاني أنا القرآن أدبني أنا القرآن نقاني أنا القرآن يسري في شراييني پیرۆزە وجداني أنا نبت بالرفاق شادان ئەحمەد صالح پیرۆزە لهم نور يعانقهم يضاهي شمس أزماني نجوم في هدايتهم منار لكل حيران لطاف في تعاملهم كمثل الورد صنواني تعالت في الدنا أيدي لهم زرع بأرض